بودەمێک درێژە هێزên سوپایە تورکیا li devera Başikê bineceh bûne. Ev jî metirsî bû ser deverên Başûrê Kurdistanê drûst kiriye. Beşek ji rewşenbîr û rojnamevanên qezaya ber derece dibêjin, pêtîviyek givaştin li ser vê hêzê bihêne drûstkirin, da ku li van cîhan hêzên xwe vekşînin. Hebûnê ew hêzane li dewletekî dirawsêman û bona welatî me lewana bo têkdanî serwerî bo têkdanî referendum û paşerojî me li metirsîdar dibît. Hebûnê ew hêzey کاریگەری لەسەر سەروەری هەیە و کاریگەری لەسەر ڕێفرندۆم هەیە و پانی پاشەڕۆژێکی وەکە دەکات سەروەریەکەی نامێنێ بۆیە دەکرێت فشار بخرێتە سەو دەوڵەتەکە وەکو هێزێکی فەرمی ڕسمی دەرکەویت و ئان ڕێککەوتنە بکەن و ئەو هێزە نەمێنێت. ئەگەر کوردستان پێویستی بەو هێزانە هەیە و لە ڕێی پەرلەمانەوە یاسایەک دەربکرێت یاخود پشتگیریەک دروست بکرێت پشتگیریەکی نیشتیمانی چ لە ڕووی حزبەکان یان لە پەرلەمانەوە بۆ ئەوەی ئەو هێزانە بمێنەوە بە تەوافق ئەو هێزانە لێرە بمێنەوە ئەگەر پێویست بکە ئەگەریش پێویست نەکە حکوومەت یاریمی کوردستان هەنگاوەکانی دەست پێ بکات بۆ ئەوی هێزەکان لە کوردستاندا بکشێنەوە چونکە ئەو هێزانە هەبوونیان لێرە و مانەوەیان لێرە و قایمکردنی پێگەی سەربازیان لێرە لە داهاتوودا ڕەنگە ببێتە مەترسی بۆ سەر ئەو ناوچانەی کە بەتایبەت بنکەی سەربازیەکانیان لێ. Çavdereke siyasî radgehînêt mebesta hatin û binecehbûna vê hêzê dagîkirina wê deverê û dibêje pêtîvê birêka hêzên navdewletî givaştin li ser vê hêzê bihête drûstkirin da ku di demek zû da van deveran bicihbêlît. دیار ئەو هێزەی تورکیەکە هاتووە مەبەست لێوەی بە بناوی ئەو هاتووە کە دژی داعشن بەڵام بەداخەوە تیرۆستانی داعش لەو سنوورە چەند جار پەلاماری هێزەکانی پێشمەرگەی کوردستانیاندا بەڵامانە هیچ هەلوێستێکیان نەبوو تەنها هاتینە بۆ بەرژەوەندیەکی تایبەتی خۆیان بۆ داگیرکردنی ئەو سنوورە کە زەرێکی گەورە لە ئایندەی ئەو سنوورەدا ئەوانە هاتوون کە داگیرکردنی شاقی باشیقە کە شوێنێکی یەکجار استراتیزیە هەم بەڕووی مووسڵ هەم بەڕووی هەرێمی کوردستان بۆیە حەق وایە حکوومەتی هەرێمی کوردستان زیدی تر لەسەر ئەو مۆزوعە قسە بکات چونکە ئەمانە هاتوون بەبێ ئەوەی موافقەتی هەم حکوومەتی عێراقی هەم لە هەرێمی کوردستان جنە موافقەتی پەرلەمانی کوردستان نەم موافقەتی حکوومەتی Her ji destpêka hatina hêza Supaya Tirkiye bû devera Başikê daxwaz hêtekirin ku ev hêza van deveran çûl biket. Çûnkî ya wacihê metirsiyê bû ser deverên Başûrê Kurdistanê û heya niha jî hikûmet û Supaya Tirkiya di astê PTV da alîkariya hêzên pêşmerge nekirîne di şerê dijî Daeş da. Dilbirên Gazî, Kursat News, berdera.